ئەوەی کە نان وشت حازر کراوە ئەمە پەیوەندی مامۆستای مزگەوتەکەوەیە بەپێی ئەو میوانانەی کە بانگشتی کردووە من خۆشم میوانم لەبەرەوە نازانم بەڵام بۆی کە گوێم لێبوو لەوانەیە نانی 2500 کەسێک پێشتر گوێم لێ بۆ شتێکی وا لەو بابەتێکە حازریان کردبێت بەڵامی تر نازانم بەڕاستی تەفاسیلەکەەوە وردەکاریانە مامۆستای مزگەوت دەزانێت چکە ئەوان میوانەکانیان بانگێش کردو من خۆشم میوانم بانگێش کراوە. باس پێم بڵێ دەربارەی ئەو کەسانەی کە ئاڵێن مەولوو بیدعەیە ئایا بەڕای ئێوە بیدعەیە یاخود ئەمە شتێکی ڕێک پێدراوە لە دینی ئیسلامە؟ لە ڕێی ئێمە وەک ئێمە وای بێت لێەکەینەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە دوو جۆر بیدعەمان هەیە بیدعەی حەسەنە هەیە و بیدعەی سەیئە هەیە. بیدعەی سەیئە ئەوەیە کەوا هەشتێک داهێنراوێک دابیهێنرێت کەوا لەوە پێش نەبوو بێت و شتەکە خراپ بێت ئەم خراپیە ئەو کەسەش زەرری لێیەکە گوناهێگات و هەر کەسێکی شاو لەو بکات گوناهێگات تا ڕۆژی قیامەت. وحديثك وافر من سن سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها إلى يوم القيامة ومن سن سنة سيئة فله وزره ووزر من عمل بها إلى يوم القيامة. يعني كسك شتك دابين النبي لآيني في روز إسلاما بلام اشتكت باش بيت شتك بيت كوا موافقي شرع بيت مسلمان سودي اللي بنزري النبي ببيشوانوا خير شيقاتيو وخيري تاروشي قيامت شيقاتي وكو داهن دراوني كامرو دبينين وكو ئەگەر بەبارە باشەکە بەکاریبێنی وەکو مۆبایل وەکو سیارە وەکو بابەتانی کەوانش نەبوون لە ڕۆژێ لە ڕۆژان هەمووی داهێنراون ئەم داهێنراوە ئەگەر بەبارە باشەکە بەکاریبێنی ئەو کەسانی کە داهێنهێناوە ئەگەر کەسێکی مسلمان و ئیماندار بەشدار بوویت یا خێر یەکاتی و خێریوانش کەیشی پێەکە بە هەمان شێوەش بارە خراپەکەش ئەوەی کە شتێکی خراپیش دایێنێ بە هەمان شێوەیە. سرودی ئاینیش هەمان شتە؟ سرودی ئاینیش بە هەمان شتە چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی شاعری هەبوو حەسانی کوڕی ثابتێک بوو لەو شاعرانەی کە مەدحی پێغەمبەری کرد و شعری بە پێغەمبەر ئاوتووە. واتە بەکارهێنانی دەفریش ڕێک بەلای ئێمە دروستە و هینێکیتیانە لەبەرەوە ئەوە لەگدانەوەی یعنی هینێکی ئیجتیهادێکی شخصی خۆیانە ینی دقێکی شەرعینی لەسەر ئەو بابەتەکەەوە بەو شێوەیە کەواڵنج وە بەڕاستی هیوادارم مامۆستایانی ئاینیش لێرەوە خوان بپارێزن لە وشەی حرامیەت لە هێندێشت کەوا چکە تۆ کەوتە شتێک حرامە نیابەتەن عن الله بەنای بەناوی خوا قساکە شتێک حرامەکەی کە لەوانەیە لە ئەسڵا حرام نەبێ و دقێکی قەطعی لەسەر نەبێت لەبەرەوە شتێک حەڵاڵ بێ و حرامیکەی ئەوەش خەتەرە و گوناهەکەی گەچێتە سوی و کەسە بە هەمان شێوە شتێکیش حەڵاڵی کەی و حرام بێت ئەوەش خەتەرە. سەر چاوەکان سواز بۆی بەش.